سڵاوتان لەبێت و ڕۆژتان باش هیوادارم کە ڕۆژێکی نێتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 دەست پێ کرد بێت ڕۆژ باش هاژار ڕۆژ باش سۆڤان ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 ئێمە وەکو هەموو ڕۆژێک کۆمەڵی بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە و ئەو بەرگە و بابەتانی کە ئامادەمان کردووە زۆربەی زۆرتری هەوڵی ئەومانداوە کە پەیوەندی هەبێت بە کۆرۆناوە بۆی کە ئاستی هۆشیاری زانیاری ئێوە تا بکرێت بەرەو سەرەوە بچێت بۆەوەی کە زیاتر پارێزراو بێت هەر کاتێک هەر شتێک شارەزاییمان لێ هەبوو ئەو کاتە باشتر دەتوانین خۆمان لە ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە بپارێزین و ئەوە لە یاد نەکەین کە ئەم ماوەی 48 کاتژمێرەی کە بۆ قەدەغەی هاتوچۆ دانراوە پابەند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی کە گیانی خۆمان و هاوڵاتیان پارێزراو بێت. بێگومان ساڵمان ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بێگومان ئێمە هەموو کاتەڵێن بینەران و بیسەرانی کوردستان 24 لە بەرەوەی توێژێکی کۆمەلگا هەیە هەمیشە خاوەن پێداویستێکی تایبەتن بۆیە ئێمە ئەمڕۆ ئەمانوێت لە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە فۆکس بکەین لەسەر توێژێکی گرنگ یاخود کاریگەر بە تایبەت لەم دۆخی ئێستاە کە کاریگەریکی زۆری کۆرۆنا لەسەر ئەو خێزانانە و بە تایبەت ئەو توێژێ ئەوانەیش کەسانی ئۆتیزمن یاخود ئەو مناڵانن کە دووچاری نەخۆشی ئۆتیزم بوونەتەوە بۆ ئێمەمانەوە بە چڕۆپڵی گفتوگوی بخینە سەر هەمیشەش کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش گرنگی ئەدات بەو کەسانە یاخود بەو توێژانەی کە زیاتر دۆخەکان کاریگەریانە بێت لەسەری و لە ئێستاشدا زانین کە بەهۆی کۆرۆناوە زۆربەی شوێنەکان داخراوە ئەو بە تایبەت لە ماوەی ئەم 48 کاتژمێرەدا کە تەواوی شوێنەکان داخراوە یاخود لە ماڵەوە ماوینێتەوە ئەمەوەی کردووە زەحمەتێکی زۆر لەسەر شانی خێزانەکان دروستکە بە تایبەت ئەوانەی کە منداڵانی ئۆتیزم یاخود هەر خاوەن پێداویستی تایبەتیان هەیە بێگومان ئێمە بێت لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو دایکانە لە هەموو ئەو باوکانە بکەین کە خاوەن منداڵێکی ئۆتیزم و توانای ئەویان هەیە کە ڕۆژانە بەرگەی ئەو حاڵەتە جیاوازانەی ئەو منداڵان یاخود ئەو کەسانیان بگرن کە لەناو خێزانەکان و داخراوی شەماڵەکان ناتوانن بیبەنە هیچ سنتەرێک یاخود ناوەندێکی چارەسەر بێ یاخود ڕاهێنان بێ. بەڵێ چونکە ئێستا هەر کەسێکی ئاسایی دۆخی دەرونی یاخود ڕەوشی دەرونی بە شێوەیەکی ئاسایی لە بەر ئەوەی کا کەرەنتینەین و لە ماڵین فشارێکی زۆری لەسەرات وەک باسمان کردووە چ جای ئەوەی کە کەسانێک هەبن کە شێوازێکی تایبەت لە هەڵس و کەوتیان هەبێت کە جیاواز بێ لە تاکەکانی تری کۆمەڵگە پێویستی بەوە بێت کە گرنگیەکی زیاتری پێ بدرێت و باردوخەکان زیاتر ڕەچاو بکرێت هەر بۆیەش ئێمە گرنگیمان بەم بابەتە داوە بێگومان سۆڤان بە تایبەت ئەم 48 کاتژمێرە ئێمە سەیری دۆخی خۆمانکە لەوانەیە زۆرتان بە شێوەیەک باری دەرونیتان گرژ بوو بەیان ئاسوودە نەبن بەڵام بێگومان بیر لەلایەنە باشەکانی ژیان بکەنەوە کە لە ئێستادا هەیە بە تایبەت سوپاسگوزاری هەموو ئەو شتانە بن کە لە دەوروبەرمان هەیە هەموو ئەو هەوا پاکەی تەنانەت کە هەڵیەمژین توێنە بابەتێکی سەرنجڕاکێش هەبوو بینیم کە زۆر گرنگ بوو یەکێک لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا پیاوێکی بەتەمەن بوو چاک بووەوە دوایەوە داوای بڕێکی زۆر پاریان کردبوو لە بەرامبەر ئەو ئامێری هەناسەدانی کە پێی درابوو پیاو بە تەمەنەکە گریا بوو لە دەرەوەی هەرێمی کوردستان بوو پیاو بە تەمەنەکە گریا بوو پزیشکەکان ویان زانی بوو لەبەر ڕێژەی ینی 60 یۆرۆیان لێ داواکەن و 600 یۆرۆ پێی وا بوو کە زۆرە و لەبەر ئەوەیە کە فرمێسکوە چاوێتە خوارەوە بەڵام دواتر باسیوی کردوتوی بۆ پارەکە نییە بۆ ئەوەیە کە من 6 ساڵی تەمەنم هەوایەکی بێ مقابلم هەڵمژیوە هەوایەکی پاکم هەڵمژیوە هیچ کات سوپاسگوزار نەبووم بۆ ئەوە بەڵامەوە تا ئێستا ئەبێ پارە بەم و ژیان میگەڕانومەتەوە ئێمە هەوڵێن زیاتر لە ناوەڕۆکی پرۆگرامەکە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین لەسەر هەموو ئەو بابەتانی پەیوەندی بە کۆرۆنا و تەوەری بەرنامەکەشەوە هەیە سەرەتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان هەواڵە ناوخۆی و جیهانیەکانتان بۆ دەخوێنێتەوە فەرموو. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت بە یەکەوە شەڕی دژی کۆرۆنا دەبینەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوو تویتدا لە هەژماری خۆی لە تویتە ڕایگەاند بەهۆی پێشێلکاریەکان و بەرزبوونەوەی ژمارەی توشبووان بە کۆرۆنا بڕیاری درێژکردنەوەی قەدەغەی کردنی هاتوچۆ دەرکراوە. ڕاشی گەیاندووە هەمومان لەم شەڕەدا پێکەوە پابەندبوونی ئێوەش زۆر گرنگ دەبێت.
پێویستە لە ماڵەوە بمێنینەوە. مەسرور بارزانی جەختیش دەکاتەوە هەمومان پێکەوە دەتوانین ژیانی هاوڵاتیان ڕزگار بکەین و توشبوانیش خێراتر چاک ببنەوە. ئەم شەڕەش لە دژی کۆرۆنا ببین. دە کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و 56 کەسی دیکەش کەرنتینەیان جێهێشتووە. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت لە بەردەوامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا لە 24 کاتژمێردا 528 پشکنینی تایبەت بە کۆرۆنا ئەنجام دراون و دەرەنجام 10 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراون. ئاماژەی بەوەش کرد 6 لە توشبوانی کۆرۆنا لە هەولێر و 1 لە سلێمانی و 3 لە هەڵەبجە تۆمارکراون. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕاشیگەاند 56 کەسی دیکە کەرەنتینەکانیان جێهێشتووە و ئێستا 1588 کەس لە کەرەنتینەکان ماونێتەوە. کەسێکی دیکە لە سلێمانی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستدا. سەباح حەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕاگەاند بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کەسێکی دیکە گیانی لەدەستدا. ڕاشیگەاند دوای گیان لە دەستدانی کەسەکە و ئەنجامدانی پشکنینی تایبەت بە کۆرۆنا دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە. بەپێی ئامارەکانیش تا ئێستا 3 کەس لە هەرێمی کوردستان بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئاماری 24 کاتژمێری توشبوانی کۆرۆنای بڵاو کردەوە. بە گوێرەی ئاماری وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ماوەی 24 کاتژمێردا لە 58 تەواوی شارەکان 58 کەس لە عێراق تووشی کۆرۆنا بوونە. هەروەها 2 کەسیش بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و 33 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق ژمارەی توشبوانی کۆرۆنا گەیشتۆ تا 875 کەس و تا ئێستاش 56 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستدا و 2059 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. کارنامەی کابینەی نوێ حکوومەتی عێراق ڕادستی پەرلەمان کرا. عەدنان زورفی کاندیدی ڕاستپێدراوە بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق کارنامەی کابینەی ڕادستی پەرلەمان کرد. وەڕایگەاند نەخشە و پلانی پێویست بۆ ڕزگارکردنی عێراق و تێپەڕاندنی ئەم دۆخە نالەبارە داڕێژراوە. زورفی داواش دەکات ڕۆژێک بۆ کۆبوونەوەی پەرلەمان تایبەت بە متمانەدان بە کابینەی دیاری بکرێت. لەلایەن خۆشیەوە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕادستکردنی کارنامەی کابینەی حکوومەتی پشتڕاست کردەوە. سەرۆکی ئەمریکا ڕایدەگەێنێت 2 هەفتەی زۆر سەختمان لە بەردەمدایە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایدەگەێنێت ئەم هەفتەیە و هەفتەی داهاتوو زۆر سەختە و دژوار دەبێت. ڕاشیگەاند بە 1000 سەرباز و پزیشک و سەدان تۆن کەلوپەل و پێداویستی تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئامادە. ترامپ داوای لە هاوڵاتیانی ئەمریکا کرد لە ماڵەوە بمێننەوە و نەچنە دەرەوە. با ڕێگە و مانەوە لە ماڵەوە دەتوانن ڕێگری لە زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکەن. کۆتاییمان با کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باشە. بڵاوکردنەوەی هۆشیاری یاخود ئەو بابەتانەی کە پەیوەندی بە خاوەن پێداویستی تایبەتەکانەوە هەیە بە تایبەت توشبوانی ئۆتیزم هەموو کات و هەموو بارودۆخێک گرنگە. بەڵام بە تایبەت لە ئێستادا زۆر زیاتر گرنگە کە هۆشیاری زیاتر بدرێتە خێزانەکان و هەروەها ئەو منداڵانش کە توشبوون لە بەرەوەی مانەوەی زۆریان لە ماڵەوە خۆمان نەزانین سۆڤانەوانی کە دووچاری نەخۆشی ئۆتیزم بوونەتەوە لە سەدا 30 زیاتریان کە کێشەی ژیریان هەیە. ئەمەوە کات کە نەتوانن هەموو شتەکان و خۆی وەرگرن و دواتر لە درێژەی پرۆگرامەکە لەگەڵ میوانەکەمان باسی واکەین کە چەند جۆری هەیە و هەروەها کێشەکانیان چییە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە گرفتی قسەکردنەوە بێت. سەرەتا بە بزانین ئەو کەسانە کێن یاخود چۆنە جیاواز لە هەر توێژێکی کۆمەڵگان منداڵانی ئۆتیزم کەوتونەتە ژێر ئەو کاریگەریە و لێکەوتانەی ڤایرۆسی کۆرۆنا. ئۆتیزم چەندین جۆر و نیشانەی هەیە بەپێی توێژینەوە زانستیەکان کاریگەری ئۆتیزم لەسەر ڕەگەزەکانی نێر و مێ جیاوازە. یعنی لە 4 حاڵەتی ئۆتیزم ئەگەر کوڕان توش بن
یەک حاڵەتی کچ هەیە کە تووشە بێت ڕێژەکە لە ڕەگەزی نێر زیاترە بۆیە نزیکەی لە 32 ئەوانەی ئۆتیزمیان هەیە کێشەی ژیریشیان هەیە ئەمە بۆیە باز لەواکەین کە پێویستەکە زۆرتر هۆشیاریان پێبین بەپێی ئامارە فەرمیەکانیش لە ناو هەرمی کوردستان تەنها 3 سنتەری حکومی هەیە ناوەندی حکومی هەیە بۆ هۆشیارکردنەوە یاخود ڕاهێنان و گرنگیدان بە منداڵان یاخود توشتوانی ئۆتیزم و 20 ناوەندی حکومیش لە هەرێم ناحکومیش لە هەرێمی کوردستان هەیەواتە و سنتەرانەی کە تایبەتن و بە پارە یاخود ڕاهێنان بەو مناڵاناکەن و بە ماوەی چەند ڕۆژێکیش ئێمە زیاتر باسیەکەین لە ناوڕۆکی بابەتەکە و گفتوگوی لەسەرکەین با بەیەکەوە ئەم ئینهاوسە ببینین. باپی چەند توێژینەوەک لە سەراسی جیهان ئۆتیزم بریتە لە تێکچوون و گۆڕانی هەڵسۆکەوتی منداڵ لەگەڵ دەوروبەرەکەی ڕێژەی توشببوونیش لە منداڵەکەەوە بۆ منداڵێکی دیکە دەگۆڕێت بەشێکیشان کاریگەری ئۆتیزمیان لەسەر زیاترە و پێویستیان بە کەسانی دیکە هەیە هاوکات ناتوان پەیوەندی کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی یاسایی ئەنجام بدەن ئێستا دۆخیەوانە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناتەوە و سەخت و دژوار بووە بەشێک لە پزیشکان ئاماژە بەوە دەکەن منداڵان دوای تەمەنی 18 مانگ نیشانەکانی توژون بە ئۆتیزمیان تێدا دەردەکەوێت بەڵام زانستی تازە جەخت دەکاتەوە کە دەتوانرێت لە ناو سکی دایکدا منداڵی ئۆتیزم دەستنیشان بکرێت هەروەها پزیشکان دەڵێن منداڵانی ئۆتیزم دوای تەمەنی 4 مانجی دایکیان دەناسنەوە و دەنگ و ڕنگ و بۆنی لە کەسانی دیکە جیا دەکەنەوە هەروەها کاریگەری ئۆتیزم باپەی ڕەگەزی منداڵەکە دەگۆڕێت باپەی توێژینەوە زانستیەکان کاریگەری ئۆتیزم لەسەر ڕەگەزی مێ زیاترە بەڵام ڕێژەی توشبوون لە ڕەگەزی نێر بەرامبەر ڕەگەزی مێ 3 هێندە زیاترە باپەی توێژینەوەکان لە 4 بۆ 32 ئەوانەی ئۆتیزمیان هەیە کێشەی دواکەوتنی ژیریان هەیە لە 11 بۆ 183 دیکەیان کێشەی گیاندنی کارەبای مێشیان هەیە بە شێوەیەکی گشتی ئۆتیزم لە ڕێگەی تاقیگەی پزیشکیەوە دەستنیشان دەکرێت دواتر لە ڕێگەی پشکنینی تایبەتی جۆری ئایک و ڕێژەکەی دیاری دەکرێت شارەزانی پزیشکی 5 جۆری ئۆتیزمیان دەستنیشان کردووە بەڵام ئاماژە بەوە دەکەن دەکرێت لە داهاتوودا جۆری دیکەش دیاری بکرێن جۆرەکانی ئۆتیزم کە تا ئێستا دەستنیشان کراون بریتین لە کلاسیکی ئیسپرزا سافان XL8 و ڕێد نیشانەکانی توژبوون بە ئۆتیزمیش لە منداڵاندا بەم جۆرە دەبێت لە سەرەتادا قسە ناکەن و لەگەڵ منداڵانی دیکەدا تێکەڵ نابێت و یاری ناکات و ناتوانێت دیاری بە کەلوپەلەکانی تایبەت بە یاری منداڵان بکات یەکێکی دیکە لە نیشانەکاندا منداڵانی ئۆتیزم بە قەرەباڵغی تێک دەسێت و زۆر دەگریت و قیژە دەکەن بە تایبەت کە برسی دەبێت باپەی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 3000 منداڵی توشبووی ئۆتیزم لە هەرێمی کوردستان هەن و ساڵانەش 50 حاڵەتی دەستنیشانکردنی ئۆتیزم تۆمار دەکرێن تەنیا 3 سنتەری حکومی تایبەت بە ئۆتیزم و 20 سنتەری ناحکومی ئۆتیزم لە هەرێمی کوردستان هەن بەڵێ هەر بەپێی ئەو راپۆرتە بێکە باس لە منداڵانی ئۆتیزمەکات شێوازی هەڵسوکەوتی ئەوان لە مناڵێکی ئاسایی زۆر جیاوازترە و دەبێت زیاتر چاودێری بکرێن دەبێت زیاتر گرنگیان پێ بدرێت و جگە لەوەیش هەندێک تایبەتمەندیان هەیە بە خۆیان کە بەڕاستی پێویستی بە خۆڕاگری و سەبر و تەحاملە کە ئێستاش لەم بارودۆخە لەم مانەوەی ماڵەوە یاخود لە کەرەنتینەکردن دۆخەکە زۆر زیاتر قرستر ئەبێ بۆیان چکە پێشتر سنتەرانێک هەبووە شوێنێک هەبووە کە ڕاهێنانیان تیا کردووە و لەوێ ئەو ڕاهێنانە یارمەتی ئەوەی داوەکە دۆخێکی ئاساییتری ببێتەوە بۆیە ئێمەش ئەمڕۆ هەوڵی ئەومان داوەکە میوانداری کەسێک بکەین کە پسپۆڕ بێت لەو بوارە و سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمە لە کوردستان کە بەڕێز کەمال جەباری لەگەڵمان دەبێت لە ئستودیۆکان لەگەڵمان دەبێت پێماوێت لە ماڵەوەی خۆیەتی بەڵێ ئێمە بەهۆی کەرەنتینەوە و بەهۆی قەدەغی هاتوچۆوە ئێمە هەوڵی ئەومانداوەکە لەوێەوە لەگەڵمان بەردەوام بێت و پرسیارەکانمان پرسیارەکانی ئاراستە بکەین و وەڵام دەرمان بێت. بڵێ ڕۆژ باش کەمال سڵاو لە بە ڕۆژێکی باش بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ پێمان بڵێ سەرەتا چەند جۆر ئۆتیزم هەیە ئەو کەسانی کە توشبووی ئۆتیزمن چەند جۆری هەیە
بۆمان باسکەی سپاس. پێشێکی سلااوان لێبێت سواز بۆ ئەم دەرفەتە لە کەناڵ 24 و بەرنمەکەی ئێوە بەحقت من وەکو سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان من پسپۆر نیم لە بوارەکە بەڵام من بە حکمی خۆم منداڵێکم ئۆتیزمە سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستانم کە ئەو کۆمەڵی ئێمە داکۆچی لە مافی مناڵانی ئۆتیزمەکەین و پردێکین لە نێوان مناڵان و خێزانەکان بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان. بێگومان ئۆتیزم ئێمە ئەگەر من بە شێوەیەکی پزیشکی یاخود علمی باسی ناکەم بەڵام ئێمە چەند حاڵەتێکی ئۆتیزممان هەیە حاڵەتەکان بەڕێستان لە راپۆرتەکەی پێشتر دەستنیشانتان کرد ئێمە ئەتوانین بە شێوەیەکی ئەگەر گشتی ئاماژی پێ بکەم کە خەڵک تێبگات ئێمە چەند حاڵەتێکمان هەیە کە مەسەلەن ئۆتیزم ئەگەر بیکەینە سێ بەشەوە بەشێکمان ئەوەیە کە ئەو ئۆتیزمانە کە حاڵەتەکان خەفیفە واتە حاڵەتەکان هە لە سەرتاوە ئۆتیزمێکی خەفیفی هەیە بەڵام حاڵەتی شیدەتیشمان هەیە و حاڵەتی باشیشمان هەیە ئەم سێ حاڵەتە من کە باسی ئەەکەم وەکو سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان نەکو وەکو پسپۆڕێک ئەم سێ حاڵەتە هەرسێکیان قابلن بۆ ئەوەی بخرێنە ژێر ڕاهێنان و شیاندنەوە و لە ڕێگەی ڕاهێنانەوە هەرسێ حاڵەتەکە ئەتوانێت بێنەوە ناو کۆمەلگا بەڵام ئەو حاڵەتی کە حاڵەتێکی بەسیتی هەیە یاخود تەنها چەند نیشانەیەکی لێ بەدیار کەوتووە بە مروری زەمن و لەگەڵ تەقەدومی عمری منداڵەکە و لەگەڵ گەورەبوونی و لەگەڵ ڕاهێنان و شیاندن ئەجات چ لە سنتەر بێت چ لە ماڵەوە بێت ئەم منداڵە زۆر بەرەو باشی ئەڕۆ ئەتوان بڵێم سەڵان 90 ئەم منداڵە هیچ کێشە و گرفتێکی نامێنێت لە هەڵسوکەوت و تەعامل و کاری ڕۆژانی بەڵام ئەو حاڵەتی کە متەوەستە دیسانەوە لە ڕێگای ڕاهێنان و شیاندن و هەوڵدان لەگەڵی و هەروەها قەتیس نەکردنی لە ماڵەوە و هەروەها بەڕاستی ماندووبوونێکی زۆری ئەوێ منداڵی ئۆتیزم لە هەر هەموو حاڵەتەکانە تاکو تۆ بتوانانی ئەم منداڵە نەبێتە کەسێک کە بێتە بارێکی قورس بەسەر کۆمەلگا ئەوش لە ڕێگای ڕاهێنوشێنەوە بەشەکەی دۆمەکوتم حاڵەتە متەوەستەکەی ئەوەیە کە تۆ ئیشت لەگەڵ ئێمە دێنە سەر ئەو بابەتانە بەس بەهۆی ئەوەی کە جەناب سەرپەرشتی ئەو کۆمەڵەیە دەکەیت ئەمانەیە بزانین کە کۆمەڵەی ئۆتیزم بەهۆی ئەم ڕێکارانی کە ئێستا قەدەغی هاتوو چۆیە لەبەر کۆرۆنا کاریگەری چەندێکە بووە لەسەر کۆمەڵەکەتان و چەندێک کارەکانتانی ئەرقەلەت تێخستووە یاخود کارەکانتان بۆ ئەنجام نادرێت. بەڵێ بێگومان ئێمە ساڵانە لە 2/4 کە 2 نیسانە لە ساڵی 1970 ببوورە 2008 نەتەوەیە گرتوەکان ڕۆژێکی دانا بۆ ڕۆژی وشیاری ئۆتیزم واتە نەک ئەو ڕۆژە بەڵکو هەفتەی وشیاری ئۆتیزم و مانگی وشیاری ئۆتیزم لە مانگی نیساندا هەتا کۆتایی مانگی نیسان مانگی وشیاری ئۆتیزمە ئێمە ساڵانە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان لەو ڕۆژەدا گەورەترین چالاکیمان ئەنجام دەدا هەموو ساڵێک واتە لە کاتژمێر 11 سەر لە بەیانی لە هۆڵێکی گەورەدا بە ئامادەبوونی سەرجەم خێزانەکان و بە ئامادەبوون بەرپرسانی حکومی و لایەنی پەیوەندیدار و کەسانی پسپۆر گەورەترین مەراسیممان ئەنجامەدە بۆ ناساندنی ئۆتیزم بە کۆمەلگا و معاناتەکانیان بە خەڵک لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە بەڵام ئەم ساڵ بەداخەوە بەهۆی ئەم ڤایرۆسەوە بەهۆی کەرەنتینەکردن و بەهۆی ئەوەی قەدەغی هاتوچەوە نەماتوانین هیچ چالاکیێک ئەنجام بین هیچ تەجەموعێک بکەین ئەمەش بۆ هۆی ئەوەی کە بەڕاستی کۆمەڵەکەمان جگە لەوەش ئێمە کە ئەو یادەشمانەکەت ساڵانە دیاری و بەخششمان ئەدا بە خێزانەکان هاوکاری خێزانەکانمان کرد لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازیەکانەوە بۆ ئەوەی بەڕاستی هیچ نەبێت دڵیان بینەوە چونکە ئەوان بە درێژایی ساڵ ئەم خێزانە بەڕاستی بێناز و کزۆڵ و بێکەسن ئەم خێزانە بەڕاستی زۆر ماندوون ئەم خێزانە لایەنی دەرونیان هەموو ڕووخاوە بەهۆی مناڵانی ئۆتیزمەوە چونکە بەڕاستی گەورەترین کێشە کە لەم کۆمەلگایەدا هەیە کێشەی ئۆتیزم و کەسیش پێی نازانێ کە ئەڵم کەس پێی نازانی بە قەت پێویست ئاوڕێن لێ نەدراوەتەوە بۆی ئەم ساڵ کاتێک کە ئەم ڤایرۆسە هات بەڕاستی ئەوەی کە بە پلەی یەکەم کە بارەکەی قورس و قورستر بوو خێزانی مناڵانی ئۆتیزمن بە تایبەتی ئەو خێزانەی کە زیاتر لە مناڵێکیان هەیە باشە کاکەمان بێگومانەزانین کە باری دارایی و هەروەها دەرونی ئەو خێزانانەش لە چه ئاستێکی قورسایە و بۆتە زەحمەت بۆیان
ئێوە وەکو کۆمەڵەکەتان تا چەند چاودێرن بەسەر ئەو 20 ناوەندە خود ئەو سنتەرەی کە هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی و سیانیش حکومیە تا چەند چاودێرن بەسەریانەوە کە ئایا وەک پێویست ئەگەر ڕاهێنانیان دابێ ئایا بۆتە هاوکارێک بۆ خێزانەکان یاخود لە ڕووی مادیەوە ئەرکێکی بۆ زیاتر کردوون لەگەڵ ئەوەشدا ئێستا لە نەبوونیاندا چ کێشەیەکی دروست کردووە بۆ ئەو خێزانانە خۆی بەگشتی خاتون سنتەرات ئەگەر چه ئەهلی بێ و چه حکومی بە هەر هەبێ باشتر لەوەی نەبێ بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان هەمیشە راپۆرتی خۆمان داوە بە حکوومەت بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەو سنتەران پێویستە ڕێک بخرێنەوە چوارچەوەی یاسایە چونکە سنتەرە ئەهلەکان بەداخەوە هەندێک لەوان تیجارەت دەکەن بە مناڵی ئۆتیزمەوە واتە پارێکی زۆر لە خێزانی مناڵی ئۆتیزمەرەگەن لە حاڵێکدا ئەو خێزانە خۆی شپرزە و ئەو خێزانە خۆی ماندووە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی مادیەوە ئەوانش کاتێک کە منداڵەکان ئەبن بۆ ئەو سنتەرانە یعنی بەبێ ئەوەی کە قەید و شەرتێک هەبێت و بێ ئەوەی هەمەرجێکی یاسایی هەبێت لە سەریان هەر سنتەرە و بە یاسای خۆی بە کەیفی خۆی جۆرە پارەیەک لە مناڵان وەرگێ بۆ ڕاهێنان حتا جۆری ئەو ڕاهێنانی لە لەو سنتەرانە ئەکرێن پێویستە ینی هیچ منداڵێک ڕۆژانە لە هەر سنتەرێکە لە چوار کاتژمێر تا 5 کاتژمێر کەمتر ڕاهێنان وەرنەگرێت کەچی سنتەری وایە سەعات و نیوێک کاتژمێر نوێت وەتە ڕاهێنان بۆ مناڵەکە لە بەرامبەریشدا نزیکی $700 تا $1000 وەرەگرێت ئێمە هەموو ئەمانەمان گەیاندۆتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵی و ناڕازین لەو جۆرە مامەڵە بەڵام بە شێوەیەکی گشتی سنتەرەکان ئەگەر هەر هەبن باشتر لەوەی نەبن ئێمە ئێستا 3 سنتەری حکومیمان هەیە لە هەموو کوردستان هەرێمی کوردستان ئەو 3 سنتەری حکومیە بە بەراورد کە بەجۆرێ و ئامارەی کە ئێمە بڵاومان کردەوە ئەم ساڵ ئاماری نافەرمی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان نزیکی 2700 مناڵی ئۆتیزم هەیە لە کوردستان باشە تو بهێنە 3 سنتەری حکومیمان ئەم 3 سنتەرە 150 تا 200 مناڵی لەخۆ کردووە تۆ وەرە لێکی بەوە سەتاچەنی ئەم مناڵانە لە سنتەرەکان کەواتە ئێمە ئەتوانین بڵین بەڕاستی سنتەر حکومیەکان نەیانتوانیوە و هەوڵیان داوە بەڵام بەهۆی نەبوونی کادر و شوێنی پێویست ناتوانرا ئەم 2700 مناڵ لەخۆ بگرێت دوای ئەم 2700 مناڵە هەر هەمویان لای ئێمە تۆمار نییە ناوێت بەشێکیان بەڕاستی هەر عائیلەکان بەهۆی ئەوەی کە نازان یاخود سەقافەی ئەوەیان نییە کە بێن تۆماری کرد ئێمە نازانین و هەندێک کەسیش وەکو خەڵکانێک مەسن دکتۆرە مهندسە لە هەر طبقەیەکایە ئەهلی شەهادە و ئەسحاب شەهادەشە بەڵام پێی شەرمە بێ منداڵەکەی تۆمارکە لای ئێمە کە بڵێەوە ئۆتیزمە تا تەمەنێک کە زۆر تێ ئەپەرەکە هەراسانێکە اینجایێت ئەڵێ من منداڵەکەم ئۆتیزمە پاشی دوای ئەوەی کە منداڵەکە تەمەنی بۆ بە 10 ساڵ 12 ساڵ تازە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت درنگ بووە تاخیر ئەمانە هەموو کێشە و گرفتانن کە ڕوبەڕووی کۆمەڵەکەتان دەبێتەوە خەڵک شەرمەکات خەڵک ناوێت خەڵک لە ڕووی ئاستی و شیاری بەرز نییە بەڵام ئەو توێژەی ترکە لە لای ئێوە تۆمارکراون ئایا ئێوە ئەتوانن بە شێوەیەکی ئۆنلاین ڕاهێنانەکانیان پێ بڵێن جا ئێستا بۆی ئەو پرسیار لە جەنابەتەکەم چونکە خۆت مناڵی ئۆتیزمت هەیە ئەزانی ئەم شتە پیادە ئەکرێت یا خود ناکرێت بەڵێ ئێستا بەڕێز لە پرسیارەکە یەکەم کە فەرمووت کە ئێستا لە نەبوونی سنتەر و ئەو مناڵی کە لە ماڵەوەن چ فەراغێ دروست بووە بێگومان گەورەترین فەراغ دروست بووە ئێستا ڕۆژانە دەیان دایک و باوک تەلەفۆن بۆ من دەکەن دەڵێن چی بکەین هەراسان بووین دەست منداڵەکانمان بەڕاستی دەڵێن لە ماڵەوە شێت بووین تووشی دەرونی بووین منداڵەکانمان زۆر تەراجوعیان کردو ئەو منداڵانمان کە لە سنتەر بوونە زۆر باش بوون ئێستا زۆر بەرەو دواوە گەڕاونەوە کۆمەڵی خوو تەسەڕوفاتی کە پێشتر هەیەیان بوو لە سنتەرەکان خەفیف بۆ باش بوو ئێستا دیسانە ئەو خۆیان بۆ گەڕاوەوە و سەری خۆیان لە دیوارەدەن ئەقیژێنن هاوارەکەن ئەگرێن پێ ئەکەنن لە یەکادا ئەمە هەمووی لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی کە ئەم مناڵانە کە کەرنتین کراون لە ماڵە کە قەدەغی هاتوو چۆیە کە چوونە دەرەوەیان نییە بەداخەوە چکە مناڵی ئۆتیزم با من یەک شتێک بۆ بەڕێزت بڵێم مناعەیان زۆر زەعیفە مناڵی ئۆتیزم یعنی خوانە خواستە ئەگەر یەک کەسێک لە خێزانێکی ئۆتیزمە تووشی ئەم ڤایرۆسە بێت دوور بێت ئەم مناڵەیە کەم کەسە معڕەزە توش بێت مناڵی ئۆتیزم چونکە جگە لەوەی کە ئۆتیزمە بەردەوام قۆڵۆنیان هەیە هەندێکیان سەرعیان هەیە هەندێکیان زوو تووشی پەتاوەرزەکان ئەبن بەڵێ کاتە ناکرێت بە شێوەی ئۆنلاین ڕاهێنانیان پێ بکەن و ئەو خوانەی کە گرتویانە دووبارە هەوڵی ئەو بدەن کە لە بیریان چێتەوە یاخود پێیان تەرکەنەوە من پرسیارەکەمەوە بە شێوەی ئۆنلاین ئەتوانن بە شێوەی بەڵێ بە شێوەی ئۆنلاین دەبێت تۆ کاتێک کە ئەتەوێت ئەگەر بە شێوەی ئۆنلاین
کە ڕاهێنان بەکەی دەبێت دایک و باوکە مساعد بن زۆربەی دایک و باوکان ئێمە ناڵین بەڕاستی ئەوەندە ماندوو بوونە ئەوەندە شەکەتن توانێن ڕاهێنانیان نییە بە ماڵەکان لە ماڵەوە و دوای ئەو مناڵش منداڵی ئۆتیزم ئێمە کاڵین ئۆتیزم بەڵام زۆر زەکایەکی بەرزی هەیە ئیستغلالی دایک و باوکەکەیەکە یعنی کە ڕاهێنانی پێەکە بەجێی ناکات ناتی دەژێربار بەڵام کاتی هەر ئەو مناڵە لە سنتەرە لای مامۆستاکەی زۆر باشە زۆر جۆڕایەڵە و زۆر ئەو شتانی کە پێی ئەوترێت جێبەجێ ئەەکە بەڵام لە ماڵەوە ئەو جێبەجێ ناکە بۆیە لێرەدا ئۆنلاین بەڕاستی ناتوانین دەورێکی ڕیسی بنین بەڵام ئێمە ئێستا ئەو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان وە بزان بەڕێستان لە ساڵانی ڕابردوش راپۆرتان ئەستا کردو پشتگیری سنتەرێکمان کرد سنتەرێکی خێرخوازی هەیە سنتەری هانای ئۆتیزمی خێرخوازی کە ئەم سنتەرە خەیریە ئێمە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان پاڵپشتمان کردووە ئەم سنتەرە ڕۆژانە ڤیددیۆی حی و بڵاو ئەکاتەوە لەسەر ڕاهێنان ینی ڤیددیۆی سنتەرەکە مامۆستاکان کە چۆن بۆ ئەوی عائیلەکان لە پەیجەکە ئیسفادی لێ بکەن و سوودی لێ ببینن ڕاست ئێمە ڕۆژانە ئامۆژگاری خێزانەکانەکەین و کۆنتاکتمان هەیە لەگەڵیان بەڵام ئەم ئامۆژگاریە دایک و باوکان بەداخەوە پشتگوێی ئەخەن ئێمە ڕۆژانڵین دەبێت ئەو مناڵە بەڕاستی نابێت تۆ منداڵەکەت بەجێ بێڵی لە بەردەم شاشەی تەلەڤیزیۆنە کەناڵێکی مناڵانی بۆ بکەیتەوە بەجێ بێڵی یان کەناڵە عەرەبیەکان زۆر کەناڵمان هەیە کە من ناوی ناهێنم لێرە بەڕاستی تەدمیری عەقڵی مناڵی ئۆتیزمی کردووە ئەم کەناڵانە بەڕاستی ڤایرۆسێکن هیچیان کەمتر نیە لە کۆرۆنا کەمال ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی هەیە بە وتەی تۆ لەسەر ئەم کەسانی کە توش بوون یەکێک لە جۆرەکانی ئۆتیزم ڕێتە ئەمە کەواکە بەشێکی جەستەی کە بەهۆی ئەوەی ئەو نەخۆشی هەیە کێشەی تەندروستی هەبێ پێویستی بە ڕاهێنانی بەردەوام بێواتە وەرزشی پێبکریان جوڵی پێبکرێت لەلایەن خێزانەکانیانەوە بۆ نمونە ڕۆشتنی نەئاساییە پێویستی بە پلاتینە لەم کاتەیە ئەگەر چەندتەرەکە نەبێ ڕێنمایی ئێوە چی بۆ دایک و باوکان کە لە ماڵەوە خۆیان ئەو ڕاهێنانیان پێ بکەن ئێمە هەمیشە ڕێنمایی بۆ دایک و باوکان ئەوەیە کە هەوڵ بدەن بەڕاستی بەشێکی ڕۆژ یعنیواتە تۆ لە 12 کاتژمێری ڕۆژە هەوڵ بن بەلای کەمی 4 کاتژمێر بۆ مناڵەکان تەرخامکەن شەک نییە لە دوای یەک بێت زۆر دایک و باوک گلەی ئەوەکەن ئەڵێن مناڵەکە بێزارە بێ ئێمەش نەماوە تۆ هە 4 کاتژمێرێک لەسەر یەک تۆ ئەتوانی کە 2 کاتژمێر جارێک ئەم مناڵە بۆ ماوەی نیو سەعات ڕاهێنانی پێ بکەی لە ماڵەوە ئەگە هەر ئامێرێکی وەرزشی هەیە هەر شتێکت هەیە کە تۆ ئەزانی ئەم مناڵە پێی مرتاحە بێت کە سوودی هەیە کە دکتۆرە بەڕێزەکان پێیان وتۆ یاخود لە سنتەر پێت وتراوە هەوڵ بدەی بەڕاستی لەو ڕێگایەوە تۆ من نەیەڵی ئەم مناڵە فراغی زۆر بێ فراغ زۆر بوون بۆ مناڵی ئۆتیزم ئەم مناڵە تەراجع پێکا وەزعەکەی خراپتر و بەرەو داوە ئیبا بەڵام ئێستا من عائیلە هەیە 3 مناڵی ئۆتیزمی هەیە دایک و باوکەکە خۆشیان نەخۆشن وەزعیان تاوانی ئەڵێ ئێمە چۆن بتوانین ڕاهێنان لێک کاتە بەم 3 مناڵە بکەین بەتایبەتی لەم دۆخەیە بەڕاستی ئەوانیش نەحەقان نیە ئێمە پێیان ئەڵێن قەدرە ئیمکان بتوانن یعنی هەوڵدە لە شاشە دووریان خەنەوە شاشەی موبایل یاخود تیڤ ئەمانەی کە بەڕاستی پێوەی مدمین بوونە زۆر خراپە ئەم مناڵە دا ئەبڕێ لە دەوروبەر بۆیە بەڕاستی عیلاج تەبیعی و عیلاج وەزیفی کە لە سنتەرەکان ئەکرێ ئەو کەرەسانە بەردەست نییە لە ماڵەوە بەتایبەتی ئێمە لە ئامارەکەی ئەم ساڵی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان بڵاومان کردووە 180 خێزانی مناڵانی ئۆتیزم قەناعەتانە بێ هەژارن کرێچین وەزعیان خراپە خۆیان ناتوان هیچ ئامێرە بەردەست خەن بۆ ئەو مناڵین کە بەڕێز فەرمود ئەو طبقەی کە ئەو مناڵین ئەو جۆرە لەو طبقەیان بتوانن ڕاهێنانیان پێ بکەن بۆیە بە شێوەیەکی گشتی من بە شێوەی گشتی ئەڵێم پێویستە ڕۆژان دایک و باوک هەر هیچ نەبێت باوک کە ئێستا لە ماڵەوەی لە جیاتی ئەو ئەرکەی کە پێشتر لە دەروە جێبەجێ کرد تکایان لێ ئەەکەم لە ماڵەوە لەگە مناڵەکەی دابنیشێت ئەگەر هیچ نەبێت ڕۆژانە یەک کاتژمێر قسەی لەگەڵ بکات بەڵام بە پچڕی نەک لە دوای یەک چکە ئەو مناڵە بێزارە بێ یا بتوانێت لە ڕێگای پاداشتەوە مەسەلا ئەو منداڵە حەزی لە چییە حەزی لە شەکرۆکەیەکە حەزی لە هەر شتێکە لە مقابل هەر قسە و گفتارێکە کە مناڵەکە ڕەدی هەیە کە مناڵەکە ئیسیجابەی هەیە بتوانێت وەکو پاداش بیاتێت تاکو ئەو مناڵە دانە بڕێت چکە ئەگە تۆ مناڵەکەت بەڕاستی کەمال ئێوە بەقسەکانی جەنابچە وا دەرەکەوێت کە لە ڕێگەی ئۆنلاینەوە بە شێوازێکی ڕاستەخۆ نەتانتوانیوە ڕاهێنانەکان بکەن بەڵام ئایا بیر لەوە ناکەنەوە بەم شێوەیە کەسا باس بۆ ئێمە ئەکەیت دیایکان و باوکان دەبێت ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن باوکان وا بکەن بەم شێ بن ئێوە ئەتوانن کۆنتاکتێک لەگەڵ دایک باوکان دابنێن خۆ ئەوان ئاستی و شیاریان لەسەرەوەیەوە جوان تێگەن پێویست بۆ ناکات شاشێک لە بەردەمیان بێت و ئاماژەی تیادا بکرێت و ڕاهێنای تا بکرێت
ئەم شێوازە قسەکردنە لەگەڵ ئەوانە وەکو گروپێکی دروست بکەن کە ڕۆژان لە ڕێ ئەو گروپەوە ڕێنمایەکانیان بدەنێ یاخود ئەو ڕێنمایە تەندروستانی کە بۆ ئۆتیزمە بێت هەڵتانداوە کارێکی بۆ بکەن لە شێوەی گروپا ئەنجامی بدەن بە ڤایبەر بێت بە واتساپ بێت. بەڵێ هەوڵ درراوە بەس هەموو خێزانێک خاتون ئینتەرنێتی نییە هەموو خێزانێک ئەو خەدەماتینی ئێستا بۆ کاتێک کە بڕیار درراوە مەسەرەن خوێندنی باڵا یاخود کۆلیژ و زانکۆکان کە بە ئۆنلاین بێت زۆر قوتابی ناڕزای دەبڕهەیە لە گوندولادەکانە هەیە لە شوێن دوور دەستەکانە ئەو وەسائلانی نییە بەردەستیخا دیسانەوە من یەک شتێکەڵێم لە هەموو ئەم بارانەدا ئەو کەسی کە خاوەن سەرمایە و پارەی هەیە و توانای هەیە بەهرەمەند دەبێت ئەوەی تر کە هەژارە من ئێستا هەر ئەم شەو عائلەیەک تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ وەحدەم نییە لە مۆبایلەکەمە بەڕاستی وەحدەم نییە کەسێ بۆی ناردوم کە تەلەفۆنم بۆت کردووە لە ماڵەوە منداڵەکەم ئۆتیزمە خواردنی سەرەتاییمان نییە بخۆین ینی من چی بڵێم بەرامبەر کەسێک کە بەڕاستی کە خواردی سەرەتایی نییە لەم بارودۆخای بخۆ ئێمە بەڕاستی ساڵانە هاوکاری خێزانەکانمان کرد ئەم ساڵ نەشمانتوانی ئەو بکەین بۆی قەدەغی هاتوچۆ بۆیە من بەڕاستی دەڵێم ئەوە ڕاستەکەی بۆ هەندێکی سەرکەوتووە و هەوڵمانیشداوە لە ڕێگای سنتەری هانایی ئۆتیزمی خێرخوازە کۆنتاکت هەیە لەگەڵ خێزانەکان و هەموو ئەو نزیکی زیاتر لە 100 منداڵ کۆنتاکتی هەیە بەڵام هەر هەموو ئەوانیش کە کۆنتاکتەکان هەیە دایک و باوکان زۆر جار فعالین نانە سەرخەت بێزارن و ئیلا ئەیانەوە منداڵەکان لە سنتەر بێ و لە ڕێگای ئەو مامۆستایانەوە ڕاهێنانی پێ کە منداڵەکە ئەچێتەوە ماڵ دایک و باوکە ئیهمالێکات بەداخەوە بەشێکی زۆریان بۆیە بەڕاستی لێرە ئۆنلاین ڕاستە تا حدێک باشە بەڵام بۆ هەموو خێزانەکان سەرکەوتونیە چووکە ئەو وەسائلانە بەدەستنیەکە ئینتەرنێت. بەڵێ کاکەمان لەموا بێت 200 بۆ 300 لەو هەموو ڕێژەی کە هەیە کە نزیکەی 3000 ئۆتیزمەکە لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە ئامارێکی زۆر دەقیقیش نییە بەڵام لەو ڕێژە زۆرە تەنها 250 شتێکی وایە کە موچیان بۆ بڕاوەتەوە ئەوەی تری لەو دۆخە هەژاری و نالەباریە ئەژین بە تایبەت لە ئێستاە ئەمە ئەرکی سەرشانی کێیە و ئەگەر بە کورتی وەڵامی هەردوو پرسیارەکەشە بیتەوە جگە لەوەش لە ئێستاە مەترسی کۆرۆنا تا چەند زیاترە لەسەر یعنی توشببوونی ئەو ڤایرۆسە بەو کەسانەی کە ئۆتیزمیان هەیە زیاترە و ئێوە چۆن توانیوتانە جگە لە هاوکاری مادی و معنەوی ڕێنمایە تەندروستیەکان بەو کەسانە بگێنن کە خۆتە زانی ئاستی ژیری ئەوان زۆر جیاوازترە و خاوەن پێداویستێکی تایبەتن. بەڵێ بێگومان لەو 2600 مناڵی کە بە جۆری ئاماری نافەرمی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان کە وجودیان هەیە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم 130 موچیان هەیە بەداخەوە ئەویش ئەوانن کە پێش 2012 موچیان بۆ بڕاوەتەوە لە دوای 2012 هەموو مەلەفی موچە ڕاوەستاوە لە وەزارەتی دارایی و ئابووری بەهۆی قەیرانی داراییەوە بەداخەوە ئەوە 8 ساڵە هیچ مناڵێکی ئۆتیزم موچەی بۆ دابین نەکراوە کاکە 170 بۆیە بەڕاستی باری عائیلەکان هەژار و هەژارتر بوونە و بەرەو خراپی ڕۆیشتووە لە ڕووی ئەو چکە بەڕاستی مناڵی ئۆتیزم کاتێک کە عائیلە پارەی نەبوو توانای مادی نەبوو بەشێک لە داخوازیەکانی مناڵانی ئۆتیزم جێبەجێ بکە هەم بباتە سنتەریان هەتا سنتەر ئەهلەکانیش بەپارەیە بێگومان ئەمە کاریگەری زۆری هەر مناڵێکی ئۆتیزم بۆ معلوماتی بەڕێستان مانگانە پێویستی بە $300 ئەگەر بەس لە ماڵەوە بێ و مەسرەفی حەفازە و ئەو دایبی و ئەوانەی کە خواردن و جلوبەرگ و ئەو جۆرەشتانی کە بۆ یەکڕێ لە کارسەکانی ڕاهێنان بەڵام ئەگەر برێتە سنتەر بەلای کەمی پێویستی بەتابەتی ئەم سنتەرە ئەهلیانی ئێستا 8 وەرەقە هەیە بێگومان ئەمە بەڕاستی کاریگەری زۆری کرد ئێمە لە کۆمەڵی ئۆتیزمی کوردستان زۆرجار داوامان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردووە داوامان لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کردووە کە بەڕاستی پێویستە هەموو مناڵانی ئۆتیزم جیا لە خاوەن فئەکانی تر پێداویستەکانی تر ئەمانە موچیان بۆ برە چووکە بەڕاستی حاڵەتەکان زۆر تایبەتە و توشمانە مەترسی زیادبوونی ئۆتیزم و ڕێژەکەی ساڵانە کەمتر نییە لە مەترسی کۆرۆنا بۆ سەر کۆمەلگا چکە بەڕاستی ئێستا لە هەموو کوردستانە خۆشبەختانە بە سوپاس و بە حکوومەت هێرێن بۆ ڕێکارانی گرتوێتەبەر تەنها 214 حاڵەت تا ئەم دقەیە هەیە لە کوردستان بەڵام تۆ سێرکە 2700 مناڵی ئۆتیزم کە لە کۆتاییدا ئەگەر زوو فریان نەکەوین حکوومەتی هەرێمی کوردستان فریان نەکەوێت وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی زوو نێتە دەست
وەسەنتەرات نکاتەوە لە هەموو شار و شارۆچکەیەک بۆ فریاکەوتنی ئەم مناڵان بەدا ینی بە تاکید ئەم مناڵان ئەبنە بارێکی قورس بەسەر کۆمەلگاوە لە کۆتاییدا کۆمەلگا تووشی شەلل ئەەکەن و بەڕاستی دەبێت هەتا ماوین ئێمە پەشیمان بین لەوەی کە بۆ فریای ئەم طبقەی نەکوتی زۆر سپاس دەکەین سەرۆکی کۆمەڵی ئۆتیزم لە کوردستان کاکەمال جەباریمان لەگەڵ بوو سپاس بۆ ئەو ئاماژانەی کە کردت بۆی کە کەم و کوڕیەکان هەیەوە ئێستا دۆخی ئەو کەسانی کە خێزانی ئۆتیزمن نالەبارە و لە ڕووی دەرونیەوە فشارێکی زۆریان لەسەر زۆر سپاس دەکەین کە میوانداری ئەمە قبول کرد سپاس بۆ بەشداری بەڵێ بەیەکەوە دەچینە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان بابزانین کەش و هەوای کوردستان ئەمڕۆ بە چ چەشنێک دەبێت. هەرچەنە باسی وا کرێت کە مەترسیەکانی کۆرۆنا لەسەر کەسانی بەتەمەن زیاترە بەڵام لە تورکیا چوونە دەرەوە لە ماڵ بۆ هاوڵاتیانی خوار 20 ساڵیش قەدەغە کراوە. ڕەجەب تەیبەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند لە چوارچێوەی هەڵمەتە نیشتیمانیەکان بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا چوونە دەرەوە لە ماڵەوە بۆ ئەوانی تەمەنیان نەگەیشتۆتە 20 ساڵ قەدەغەیە. لەبەرەوەی ئاماژەی بۆ کردووە 31 شاری تورکیا کەرەنتینەکەن و دەبێت لە شوێنە گشتیەکان دەمامک بەکار بهێنرێت. و هەروەها تورکیا بڕیاری کەرەنتینەی ناچاری بەسەر ئەوانی کە هاژە تەمەنیان لە سەروی 65 ساڵەوەیە و نەخۆشی دیکەشیان هەیە سەپاندووە و تا ئێستاش زیاتر لە 21,000 کەس لە تورکیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونەوە کە نزیکەی 500 کەس بە کۆرۆناش هاژەکانیان لەدەستداوە. ڕێژەکە لای ئەوان زۆر زوو هەڵکشە لە تورکیا سۆڤان زۆر وڵات لەبەرەوەی کە پەیڕەوێکی یاسایی تاکە کەسیان هەیە لە ئازادی تەواوی تاکە پارێزراوە فراهەم کراوە. ئەمە بۆتە هۆی بیانوویەک بۆ حکوومەت یاخود بۆ ئەو کۆمەڵگایل کە
خۆیان ئازادن لە چوونە دەرەوەیان یا خۆتگرتنەبەری ئەو ڕێکارانە و مانەوەیان لە ماڵەوە بەڵام بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان جگەلەوەی هەندێک کەس تا ڕادەیەک ئاستی هۆشیاری تەندروستیان کەمترە وایە کردکە بچنە دەرەوە بەڵام حکوومەت یاریمی کوردستان زۆر زوو ئەو ڕێکارانەی بۆ هاوڵاتیان و بە شێوەیەکی زۆر باشیش ڕێنمایەکانی بەنەو هاوڵاتیانە بڵاو کردەوەجا کە ئەرکەکەش کەوتۆتە سەرشانی هەموو برانی ئاسایش و پۆلیس و کادرانی تەندروستی بە ژنان و بە پیاوانیشەوە لەوێ کە مادوونە ناسانە هەوڵێن من هەموو ڕۆژێکی ژەمەوێ ئاماژیان پێ بم و باسییان کەمەوە لە بەروەی ئەو کاری ئەوانەکەن بێگومان شانی ستای شاکە ڕۆژانە باس بکرێت هەرچەند لە ئەرکی خۆیانان بەڵام زیاتر لە ئەرکی خۆیانیان بەجێهێناوە دوێنێ بوو پێم وابێت دوێنێکە ئەچوینەوە لە ناو تۆمبیلەکە یەکێک لە برایانی ئاسایش وتی یەکێک لە برادرانمان ئەمڕۆ بۆ ماوەی 20 ڕۆژە نەگەڕاتەوە ماڵەوە هەر لێرە لەژێر ئەو خێوەتێکە لەژێر یەکێک لە پردەکان بوو لە خاڵە پشکنینەکانە بۆیە لێرە دەستی مادوونەبوونیان دەگوشین و سپاسیان ئەەکەین و ئەوەش لات نەکەین کە تورکیا سەرەتا زۆر بە زوویی ڤایرۆسەکەی تیا بڵاو نەبووە بەڵام لە پڕ دواتر بەهۆی قەدەغی هاتوچۆوە کە درەنگتر گیرایە بەر ئەو ڕێکارانە بۆیەوە زوو بڵاو بۆیەوە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 هێندە مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی بۆی زەوی دروست کردووە کە وڵاتان پەنایان بۆ هێزی سوپا بردووە تا لەو جەنگی کۆرۆنایەدا بەسەر ڤایرۆسەکە سەر بکەون بە جۆرێک ئەفسەران چەکەکانیان لەشان داناوە لەبری ئەوەی ئامرازی لەبریەوەی کە چەکەکانیان لەشان بێ ئامرازی پاکردنەوەیان گرتوتە دەست تا وڵاتەکەیان پاقش بکەنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا. سوپای وڵاتان لە سەردەمی کۆرۆنادا چەکەکانیان لە شانیان داناوە و لەبری ئەوە لە ڕێگەی پاقشکردنەوەوە بەرگری لە هاوڵاتیانیان دەکەن. دوای نزیکەی 3 مانگ لە دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە شاری ووهان لە چین و توشبوونی نزیکەی 164,000 کەس لە 145 وڵاتی جیاواز و مردنی 6,400 کەس تا ئێستا حکوومەتی وڵاتەکان ڕێکاری جیاوازیان گرتۆتە بەر بۆ ڕێگریکردن و خۆپارێزی لە ڤایرۆسەکە. بۆ نمونە بەکارهێنانی سوپا لە چین لە سەرەتای 25 کانونی دووەم دوای زۆربوونی ژمارەی توشبوانی سوپای بەکارهێنا بۆ ڕێگریکردنی هاوڵاتیان لە هاتوچۆ گرتبوونەوە. بەم شێوەیە سوپا تا ئێستاش بەردەوام لە چاودێری هاوڵاتیاندایە و ئێستا ژمارەی توشبوان کەم بۆتەوە بۆ نزیکەی 20 کەس لە ڕۆژێکدا. لە کۆریای باکوور زیاتر لە 3,000 توش بوو تا ئێستا تۆمار کراوە. هەر بۆیە حکوومەتی وڵاتەکە پەنای بۆ سوپا برد بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە و پاکردنەوەی شەقام و شوێنە گشتیەکان. ئەفسەرانی سوپا چەکەکانیان وەلانا و جلی تایبەتی جژە ڤایرۆسیان پۆشی. لە وڵاتی ئێران لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەی توش بووان بارودۆخی وڵاتەکە شڵەژا چونکە هێندە بە خێرایی تەشەنەی دەکرد بە خەیاڵی مرۆڤدا نەدەچوو. ژمارەی توشبوانی ڤایرۆسەکە تا ئێستا گەیشتۆتە 12,500 کەس. نزیکەی 611 کەس کۆچی دوایی کردووە. هەر بۆیە هەینی ڕابردوو بڕیاردرا سوپا بچێتە شەقامەکان و بە زۆرم لێ دوکان و بازاڕەکاندا بخرێن و خەڵکی بنێردرێنەوە ماڵەکانی خۆیان و شەقامەکان پاک بکرێتەوە. لە پاش چین دووەم وڵات ئیتاڵیایە کە زۆرترین زیانی بەرکەوتووە. ژمارەیەکی زۆر توش بوون و مردوون. 21,000 کەس توشبووی کۆرۆنایە و 1,441 ئیتاڵی مردوون. حکوومەتی وڵاتەکە بارینە ئاسایی ڕاگەیاندووە و داوای لە سوپا کردووە بە وڵاتەکەدا بڵاوی بکەن تاوەکو خەڵکی لە ماڵەکان نەچنە دەرەوە. لە کوردستانیش پۆلیس و پێشمەرگە و کارمەندانی تەندروستی و کۆمپانیەکانی پاکردنەوە و چالاکوانانیش لە هەوڵی پاکردنەوەی وڵاتەکەن لە ڤایرۆسی کۆڤید-19. ڕۆژانە شەقام و شوێنە گشتیەکان پاقش دەکرێنەوە و هاوڵاتیان ڕێنمایی دەکرێن و بارینە ئاسایی ڕاگەیەندراوە. تاوەکو پێش ئەوەی بارودۆخەکە خراپتر بێت ئێمە پێکەوە خۆپارێزی لێ بکەین و کوردستان بپارێزین. بەڵێ هەروەک چۆن لە ماوەی ڕابردوشدا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وتارێکیدا باسی لەوە کرد کە هێزی سوپای ئەمریکا ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. لەگەڵەوەشدا کە ئەمریکا زۆر کات بەهێز بەرەنگاری ئەو دۆخانە بێتەوە کە ڕوو لە جیهان وە هەروەها ئەمریکاشەکە. بەڵام ئەمەش واکات زۆر جار لەلایەن وڵاتانی دیکەوە بە
کە بە مافیاگەری ناوی بەرن بە تایبەت لە کاتێکا کە ڕێژێکی زۆر لە دەمامک بۆ وڵاتێک ڕۆشتووە بەڵام ئەو لە ڕێگە بۆ چوونی بۆ ئەو وڵاتە دەستی بەسەراگرتووە کە وەزیری ناوخۆی ئەڵمانیایە ڕایگەیاندووە ئەمریکا 200,000 دەمامکی دزیوە. ئەندرێس گازێل وەزیری ناوخۆی هەرێمی بەرلینە لە ئەڵمانیا ڕایگەیاندووە بە فەرمانی ئەمریکا ئەو 200,000 دەمامکە لە جۆری FF2 کە بڕیار بووە لە تایلەندەوە ڕەوانەی وڵاتەکەیان بکرێ بەڵام ئەمریکا دەستی بەسەراگرتووە و گێڕاوێتەوە ڕەوانەی ئەمریکای کردووە. کە ئاماژش بەوە کراوە ئەم کارەی ئەمریکا جۆرێکی دیکێ لە چەتەگەرایی سەردەمیانە وەزیری ناخۆی هەرێمی بەرلینی ئەڵمانیا جەختی شەکاتەوە کاڵە ئەمریکا لە بانکۆک ڕێڕێوی فڕۆکەکەی گۆڕیوە و تۆمەتی ئەوانە خەنە سەر کە لەلایەن کە ئەوان دەمامەکەکانیان بردبێت لەلایەن خۆشیەوە پۆلیسی ئەڵمانە دەستی بە لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە کردو تا ئێستا ئەمریکا هیچ ڕووکردنەوەیکیشی سەبارەت بۆ مۆزوعان نەداوە و بەپێی گرێبەستێکی ئەڵمانیا لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی هاژە کە لە چین کاری بەرهەمهێنانی دەمامک دەکات بڕیار بووە 200,000 دەمامک بۆ وڵاتەکەی بکڕێت و بەسەر هێزەکانی ناوخۆ پۆلیسدا دابەشی بکات چونکە ئەم وتێتی مادەم وتێتی من 200,000 دەمامک ئەکڕم بەسەریا ساغە بێتەوە لەم لاشەوە دەمامەکەکان دەماوەتەوە بۆیە بەو شێوەیە تۆمەتەوەی دەخرێتە پاڵ کە دەمامەکەکانی دزی بێت. هەر بۆیە تاسەش هیچ ڕوونکردنەوەیکی نەداوە لەسەر ئەو ڕاگەنداوەی ئەڵمانیا. وەکو زانین کە کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان هەبوو بە تایبەت کۆمپانیا بەناوبانەکان کە کۆمپانیا بەناوبانی گیانی شانێڵ لە کاری فاشۆنیەوە دەست دەکات بە دروستکردنی دەمامک بۆ وای کردووە واتە کۆرۆنا هاوکێشەکانی پێچەوانە کردەوە یان هەرچی ئاستەنگی هەبوو هەمووی تێکداوە کۆمپانیایە کە کاری مۆدل و دیزاین و ئەوانە بێت هەڵگەڕاوەتەوە بۆ زۆر جار هۆکارەکەیەوە بێ سۆڤان هەرچەند ئەمە تا ڕادەیەک بەڵام هۆکارەکەیەوە بێت کە ئەوان کارەکانی خۆیان وەستاوە نەک شانێل زۆر بەیان بۆیە بەڕێوبەری کۆمپانیای شانێل ڕایگەێنێ بەهۆی کەمبوونەوەی دەمامک لە فەڕەنسا هاوکاری حکوومەتیان کردو ئەوان باس لەواکەن لە بەرەوەی هاوکاری حکوومەت بکەن ژمارێکی زۆر دەمامک دروستەکە و ئاماژی بۆش کردووە کە دروستکردنی دەمامک ڕاستەوخۆ ڕەزامەندی لە بەرپرسانی فەڕەنساوە بۆ وەرگیراوە. بەڵێ هەر بۆیش بەڕێوبەری کۆمپانیای شانەڵ ڕایگەیاندووە کە سەرڕای ئەوەی دۆخی دارایی کۆمپانیەکان پاشەکشەی کردووە بەڵام کارمەندەکانیان لە ژمارەیان 4500 کارمەندە کە لە کار دەهێڵنەوە و دەستی لەناو کارەکە هەر بەردەوامن و دەستی کار بەهێزتر دەکەن بۆ ئەوەی جگە لە دەمامک جلوبەرگی تایبەت بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا دروست بکەن یعنی ئێستا لەمەدا ئەو گاونانەی کە لەبەری ئەکرێت باڵێن لۆگۆی شانێڵی لەسرە ئەوەش مارکەیە بێت گرانتر بێت لە جلوبەرگەکانتر بۆیە پێشتر وەزیری تەندروستی فەڕەنسا ڕایگەیاند بوو کێشەی کەمی دەمامکیان هەیە و داوای کردووە کە ملیارێک دەمامک بۆ وڵاتەکەی هاوردە بکرێت و ڕاشی گەیاندووە ڕۆژانە پێویستیان بە 40 ملیۆن دەمامەکە لە فەڕەنسا. حکوومەتی تونس بە شێوەیەکی جیاواز ڕێزلێنان بۆ ژنە پزیشکێک دەکات بۆ یەکەم جار وەک ڕێزلێنان لە تواناکانی ژنێک وێنەی ئافرەتی ژنەکە کە پزیشکێکە ئەخرێتە سەر دراوێکی نوێی وڵاتی تونسکە دراوەکە دەدیناریە و بەڕێوبەری گشتی خەزانە لە بانکی تونس ئەو هەنگاوە بە بەرزنرخاندنی توانەی ئافرەتان لە وڵاتەکەی وەسبکات کە عەبدولعەزیز بەڕێوبەری گشتی خەزنە لە بانکی تونس ڕایگەیاندووە لە پێناو ڕێزگرتن لە توانای ئافرەتان وێنەی تەوحیدە بنت شێخ یەکەمین ئافرەتی پزیشکە کە خراوەتە سەر دراوی جۆری دەدیناری وڵاتەکەی ئاماژەی بۆش کردووە دراوەکە جگە لە وێنەی ئافرەتەکە وێنەی چەند کەرەستە و کولتوری وڵاتەکەشی لەسەر نەخشێنراوە و جەختیش دەکاتەوە کە ئافرەتانی تونس ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەبووە لە ناساندنی کولتوری وڵاتەکان بە جیهان بەگشتی و بەڕێوبەری گشتی خەزنا لە بانکی تونس ڕاشی گەیاندووە کارمەندانی کەرتی تەندروستی هەژە ڕۆڵێکی سەرەکیان لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە. بەڵێ سۆڤان تەوحیدە بن شێخ کە ئێستا وێنەکەی کراوەت سەر دراوێکی تونسی یەکەمین ئافرەت بووە کە پزیشک بووە وێنەکەی کراوەت سەر دراوی تونسی لە ساڵی 1929
بڕوانامەی وەکە لە ڕێسی بەدەست هێنا و دواتر بۆ درێژەدان بۆ خوێندن چۆتە فەڕەنسا و لە ساڵی 1936 گەڕاوەتەوە وڵاتەکەی و نۆرنگەی تایبەت بە نەخۆشەکانی منداڵبوونی داناوە دواتر بۆتە جێگیری سەرۆکی ڕێکخراوی مانگی سووری تونس لە ساڵی 2010ەوە لە تەمەنی 101 ساڵیدا کۆچی دوایی کرد ماشەڵڵا ئەم تەمەنە پڕ ئەزمونە ئەوەندە ڕەنگی داوەتەوە هەم لە خزمەتەکانی و هەم لە کاریگەریەکانیشی لەسەر کۆمەلگا وەکو ئافرەتێک لە تونس بۆیە ئێستا بۆتە جێی ئەوەی کە شایانیەوە بێت سەردراوەکە و هەمیشەش ئافرەتان ینی دەست پێشخەر بوون بۆ ئەو کارانەی کە ڕۆڵێکی گەوریان هەیە لە ناو کۆمەلگا و خزمەت بە هەموو مرۆڤایەتی شەکە. بەڵێ ئەمڕۆ هەوڵمادا زۆرترینی بڕگە و بابەتەکان کە پەیوەندیان بە هەواڵە گەرمەکانی ڕۆژ هەیە پەیوەندیان بە بەرزکردنەوەی ئاستی وەشیاری ئێوەی بینەری و بیسەری ڕۆژباشی کوردستان 24 هەیە بۆتان بخەینە ڕوو کاتژمێرێک پێکەوە بووین هیواداری کە سوودێکمان بە ئێوە گەیاند بێت و لێرەدا کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 دێت. بەڵام لە بیری مەکەن سبەی کاتژمێر حەوت بینەرمان بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتریش. فاتح.